گەورەترین گۆڵچی و بەتوانەترین گۆڵچی هەڵبژاردەکان و یانەکانی جیهان تووشی هەڵە دەبن و منیش بەش بە حاڵی خۆم یەکێکم لە ئەوان. من لە ژیانی وەرزشیم دەبواە هەڵێ بکەم ئەو هەڵەیەش کە ڕوویدا شتێکی زۆر ئاسایی بوو ئەوە ناگەینی کە من باش نیم یانیشەوە تێ بەهێز نیم بەڵکو من هەر بەهێزم و هەر گەورە دەمینێمەوە هەر وەکو ئەو دیدارێک کە لە گۆڵ دەوەستن بەڵام ئەغڵات توش دەبێت چۆن یاریزانێک پاسێک بە غەڵەتدا غەڵەتی هەڵەی گۆڵچیش هەروەهایە بۆیە ئێم بەس بە حاڵی خۆم دەتوانم بڵێم ئەگەر ئەو شتە نەبووایە لە خوبای بوونێک دروست دەبوو خۆشبەختانە تا ئێستا لە خۆبایان بوون نییە سێگەمە لە سێگەمە کلێنشین و بە ئاستێکی بەرز دەتوانم بڵێم زۆر باش بوو بۆ من بەڵام لە دیاری چوارمدا ناڵێم چاو نەفەس بوو بەڵام دەبواە تووشی شتێکی وابم بۆی کە من وەکو ئاگادارکردنەوەیەک بوو بخۆم ئەوەی لەسەر زیاتر لە 21 یاری ماوە لە خۆلی عێراق من دەبینەوە بە بەهێزی پاسی یارزانەکان دەکەم بە دەرەجەیەک هاندەران بەڕاستی لە نامە و لە هەواڵپرسینی ئەوان و لە تەلەفۆنەکان ڕایان نەگرتومە هەموو کات پاڵپشتی من دەستخۆشیان لێ کردیم و